زیادکردنی حەقدەست پێویستیەکی سەرەکی چینی کرێکار. ڕۆژی 18 خاکەلێوە ئیلنا ناوەندی هەواڵنێری کاری کۆماری ئیسلامی راپۆرتێکی لە ژێرناوی کرێکاران و زیانە کۆمەڵایەتیەکان بڵاو کردەوە. لەم راپۆرتەدا هاتووە کە ژمارەی موچەخۆرانی ژێرهێڵی هەژاری مطلق لە ئێران لە 15% لە ساڵی 1399 گەیشتووەتە 30% لە ساڵی 1403دا. واتە لە ماوەی کەمتر لە 4 ساڵدا ژمارەی ئەو کەسانی کە کەوتونەتە ژێرهێڵی هەژاریەوە دوو هێندە زیادی کردووە. بێگومان دەزانین کە واقعیەتەکان زۆر بە ئازارترن لەو ئامارانەی کە لەلایەن حکوومەتەوە بڵاو دەکرێتەوە، بەڵام ئاشکرایە کە هەر لەم ئاستەشدا بەمانای کارەساتێکی کۆمەڵایەتیە. لە راپۆرتێکی دیکەدا سەبارەت بە لانیکەمی حەقدەست کە ئەویش بە هەڵکەوت لا یەکێک لە بەرنامە نەورۆزیەکانی تەلەڤیزیۆنی فەرمی کۆماری ئیسلامیدا بڵاو کرایەوە، بە پێی گۆڕانکاریەکانی نرخی دولار لە ساڵی 1402دا و تەنانەت بەبێ لە بەرچاو گەنەگرتنی ڕێژەی هەڵاوسانیش ئاماژە بۆ کراوە کە لانیکەمی حەقدەستی کرێکاران بۆ ساڵی 1403 نەک هەر زیادی نەکردووە، بەڵکو مانگانە بڕی 4 دلاریش کەمتر بۆتەوە. ئەوە دامپێدانانی دام و دەستگای تەبلیغاتی خودی ڕژیمە، بەڵام ئەگەر زۆر بە گەشببینیەوە هەڵاوسان لە ئێران بە ڕێژەی 40% مەزەندە بکەین، واتای ئەوەیە کە تەنانەت بەپێی ئامارە دەوڵەتیەکانیش حەقدەستی کرێکاران لە ساڵی 1403دا نزیکەی 50% کەمی کردووە. بەڵام حەقدەست چییە و بۆچی ئەوەندە دابەزیوە؟ حەقدەست پوڵێکە کە خاوەنکار ڕۆژانە، هەفتانە یان مانگانە دەیدات بە کرێکار بۆ ئەوەی کاری بۆ بکات. کرێکار ئەم پوڵە بۆ جلوبەرگ و خواردن و کرێی خان و هیتر خەرج دەکات. واتە حەقدەست هەر ئەو خەرجیەیە کە خاوەنکار ڕۆژانە یان مانگانە دەیدات بە کرێکارەکە بۆ ئەوەی ئەو ماوەیە کاری بۆ بکات. واتە ئەو کرێکارانە کار دەکەن بەرهەم دەهێن و چینی سەرمایەداریش هەموو بەرهەمی کاری چینی کرێکار دەخاتە گیرفانی خۆیەوە و تەنیا بەشێکی زۆر کەم لە بەرهەمی کارەکەیان بە شێوەی حەقدەست بۆ دەگەڕێنێتەوە. واتە حەقدەست بەشێکە لە بەرهەمی کاری کرێکار کە بۆی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کرێکاران وەک چینێک بتوانن درێژە بەمانەوەی خۆیان بدەن و زیندوو بمێننەوە و سەر لە نوێ سەروەت بۆ چینی سەرمایەدار بەرهەم بهێن. ئەمەش یەکێکە لە بناغەکانی سیستمی سەرمایەداری. ئەم نیزامە نیزامی کۆیلایەتی کرێگرتەیە، بەو مانایی کە کرێکاران بۆ دابینکردنی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان و بۆ دابینکردنی نان و جلوبەرگ و شوێنی نیشتەجێبوون ناچارن خۆیان بە ئامێر و کەرەستەکانی بەرهەمهێنانەوە کە لە دەستی سەرمایەداریدایە کۆت و زنجیر بکەن. بەڵام با بزانین ئەو بەشەی کە بە مەبەستی دابینکردنی مانەوەی کۆمەڵایەتی کرێکاران بۆیان دەگەڕێتەوە چەندە و حەقدەست چۆن دیاری دەکرێت. بڕی حەقدەست بە تەواوی پەیوەستە بە مەرجی کێبەڕکێ و هێز و ململانەی هەردوولاوە. لێرەدا کرێکار خاوەنی کاڵایەکە کە بریتیە لە هێزی کاری خۆی و کاڵاکەی دەفرۆشێت. بەڵام ئەوەی کە هێزی کاری کرێکار لە بەرامبەر چ بڕە حەقدەستێکدا دەکردرێت پەیوەستە بە دوو فاکتەری گرنگەوە. یەکەم، چۆنیەتی دۆخی بازاڕی کار. ئایا بازاڕی کار لە گەشەکردندایە یان ڕوو لە کزیە؟ ئایا خواست لەسەر هێزی کار زۆرە یان کەم؟ بەڵام فاکتەری دووهەم لە دیاریکردنی حەقدەستەکان کە فاکتەرێکی بنەڕەتیترە بریتیە لە ئاستی یەکڕیزی و هاوپشتی و ڕادەی توانایی خەبات و خۆڕاگری کرێکارە. ئەوەی کە ئایا کرێکاران ئەوەندە یەکگرتوون کە بتوانن لە بەرامبەر هەوڵی سەرمایەداران و دەوڵەتی پشتیوانیان کە دایانەوێت تا ئەو جێگایی دەتوانن حەقدەستێکی کەمتریان پێ بدەن خۆڕاگری بکەن یانە؟ ئەگەر هەموو شتێک وەک پێویست بڕواتە پێشەوە، واتە هەم خواست لەسەر هێزی کار زۆر بێ و هەم کرێکاران ئەوەندە یەکگرتوو بن کە توانایی خۆڕاگریان هەبێت، اینجا کرێکاران شانسی ئەویان دەبێت حەقدەستێک وەربگرن کە ئیمکانی ئەویان پێبدات لە چوارچێوەی هەمان ئەو ژیانەی کە کرێکارانی ئاسایی و یاسایی لە کۆمەڵگەی سەرمایەداریدا بۆیان بە فەرمی دەناسرێت هێزی کاری خۆیان نوێ بکەنەوە و لە ناو بنەماڵەشدا کرێکارانی سبەینێ پەروەردە بکەن.
تازە لەم حاڵەتەدا کە باشترین حاڵەتە حەقدەستی کرێکار یەکسانە بە بەهای هێزی کارەکەی، واتە هاوتایە لەگەڵ بڕی ئەو کەرەستە و پەیداویستیانەی ژیان کە کرێکار بۆ ئەوەی بتوانێت کار بکات و مانەوەی خۆی گەڕەنتی بکات و پێویستیشی پێێتی. بەڵام ئەم دوو فاکتەرەی کە باسمان کرد، دوو فاکتەری کە ئیمکانی ئەوەی دەرەخسان کە کرێکار بتوانێت حەقدەستێکی یەکسان بە بەهای هێزی کارەکەی بەدەستپێنێت لە دنیای واقعدا و بەکردەوە بەردەوام لە گۆڕانکاریدایە و زۆر جاریش بە زیانی کرێکاران دەشکێتەوە کە ئەوەش بەشێکە لە سروشتی سەرماداری کە لەگەڵ هەر قۆناغێکی گەشەکردندا دەکەوێتە قۆناغێکی قەیران و چەق بەستووی و لەگەڵ پەرەسەندنی بێکاری و هیتر چێبەرچەی نێوان کرێکاران پەرە پێدەدات و هێزی خۆراگری کرێکاران لاوااستر دەکات. ئاکامی ئەو دوو دۆخە دەبێتە ئەوەی کە بەکردەوە حەقدەستی کرێکار لە بەهای هێزی کارەکەی کەمتر دەبێت. حەقدەستەکان بۆ خواردتر لە ژێرهێڵی هەژاری مطلقدا دەبەزێت و کرێکاران تەنانەت ئەو بڕەش کە بۆ نوێکردنەوەی هێزی کاری خۆی و دابینکردنی ژیانی بنەماڵەکەی پێویستی پێێتی وەرناگرێت و حەقدەستەکان ئەوەندەدا دەبەزن کە بە زەحمەت دەتوانن ژیانی مەمرە و مەژی خۆیانی پێبەڕێ بکەن. ئەوەی کە حەقدەستی کرێکار چەندە دەبێت و ئایا کرێکاران بەڕاستی بەهای هێزی کاری خۆیان و بە ئەندازەی پێداویستیەکانی ژیانێکی ئینسانی وەردەگرنیانە بەکردەوە و لە دنیای واقعیدا زیاتر لە هەموو شتێک پەیوەستە بە هێزی چینی کرێکار و توانایی خەبات و خۆراگری لە دژی چینی سەرمایەدار. لەمڕۆوە ئەگەر نامانەوێت ژیان و بوونی کرێکاران لەناو بشێت، پێویستە پێ بنێنینە ناو مەیدانی خەبات لە پێناو زیادکردنی حەقدەستەکان.